من دەتوانم بە خێرایی دە خاڵی زۆر کورت باس بکەم هەوڵ دەدەم بە کورتی باسییان بکەم یەکەم خاڵ پێویستە من ببێتە ئێمە نابێ بڵێ من دەچمە ماڵی دایکم ئێمە دەچینە ماڵی دایکمان نابێ بڵێ من دەچمە ئەو چێشتخانەی ئێمە دەڕۆینە چێشتخانە قەرارەکان تەنها تۆنی هەتاستن ماڵی دایک و باوک و ماڵی خەس و خەزور دەبنەیەک یەک دایکت نابێت دوو دایکت دەبێت دوو باوکت دەبێت کۆمەڵبان لەسەرتە ئیجباری ئەمانە کۆمەڵە خوشک و برای نوێ دروست دەبن زۆر جوانە کە ئێمە ئامادەکاری ئەومان تێدابێت من حازرم کە من ببێتە ئێمە ئەمەش خاڵی دووەمی بەدوودادێ کە من کۆمەڵی تەوقعاتم هەیە بۆ زەواج بەڵام دوای زەواج و تەوقعاتانە بێنمە خوارەوە بۆ نمونە من تەوقع دەکەم وەکو پیاوێک تەوقع دەکەم ژنەکەم بەو شێوێ بێ بەو شێوێ بێ بەو شێوێ بێ خانوم بەو شێوێ بێ ڕەنجی جلەکانم بەو شێوێ بێ هەموو بەیانێک هەڵبسم جرم و تو کرابێ نازام چی بم وا لە زەواج تێگەیشتم کە دەچێتە ناو حیاتی واقع ئەوانەی هەندێک تێدانە بێ لە بەرشێکی دیکە مانای وانە زەواجەکەت خراپە بەڵام تەوقعاتی خۆت زۆر بەرزدامەنێ لە کاتی زەواجە وەکو باسمان کرد بەرزی و نزمی تێدایە خاڵی سێم کە دەمێ باسی بکەم خاڵی ئەوەیە کە دوورکەوتنەوە لە کەسی تۆکسیک کەسی ژەهراوی ئیدی ئەو کەسە برادری نزیکی خۆت بێ یعنی بەداخەوە هەندێک جارەکە خوشک و برای خۆشت بێ هەندێک جار تەسیری سلبیان هەیە لەسەر ئەوەی کە باسی ئەو حاڵەتانە دەکەن کە تۆکسیک دروستەکان خاڵی چارەمیان دایمەن کات دابنێ بۆ خۆت بۆ خێزانت پێی دەڵێن فامیلی تایم خاڵی پێنجەم هەمیشە بە بەردەوامی کێشەکانت لە ناو خۆت بهێڵەوە مەی بە دەرەوە خاڵی شەشەم کە لێرە من نەمبینیوە تاوەکو ئێستا کۆڕسی پێش زەواج هەبێت کۆرسێک لە ئامادەکردنی دەرونی دەکرێت دەورەیەک بێت ئۆنلاین من تا ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە بەر بڵاوی نەمبینیوە بەڕاستی خاڵی هەفتەم ئەوەیە کە سوود لە کەسانی دیکە وەربگری کە زەواجیان کردووە خاڵی هەشتم ئەویان تۆزێک درێژ دەکەمەوە پێویستە داوای لێبوردن بکەی لە کاتێک کە پێویست بە داوای لێبوردن ناکە بەڵێ دەبێت داوای لێبوردن بکەی ئێستا داوای لێبوردن بکە کاک دکتۆرە تو لە چی آخر داوای لێبوردن بکە آخر چیم کردو تا داوای لێبوردن کەم دەبێت فێربی کە هیچ نەکردبێ و داوای لێبوردن بکەی ئەو کات ئامادە دەبی بۆ زەواج دەبێت بڵی داوای لێبوردن دەکەم ئەمە دیوێکی فەنی هەیە کە دیوێکی کۆمیدی هەیە بەڵام مەبەستمان هەدفمان لەو پەیامە ئەوەیە کە پێویست ناکە هەموو کات تۆ حەقی خۆت وەربگریەوە پێویستە پێشبڕچێ هەبی لە دابەزاندن لە تەنازولکردن لەو مافانەی کە هەتا تۆ بۆ یەک ڕۆژ لەگەڵ ئەو کەسا و سەرگیری ناکەی بۆی لەسەر یەک شەڕ ببنە دوو جەم سەریجیا پێویستە لێبوردنت هەبێ لە خۆت و لە دەوروبەرت و بە خاڵی نۆیەم وابزانم نوێمە خاڵی نوێ من لێرە نووسیمە دەمێ باسی بکەمەوە کە بابەتێکی زۆر گرنگە بابەتی ئامادەکاری مادی تۆ ئەفزەڵەتەکانی خۆت دەبینیەوە بزانە ئەفزەڵەتی من پێش زەواج لەوانەیە لە کۆمەڵە شتا سەرفم کردبێ بەڵام لە دوای زەواج ئەفزەڵەتەکانم دەگۆڕێ و خاڵی دەیەمیش پێویستە لە پێش زەواج باسی پلانی منداڵبووم بکرێت چەند مناڵ پێویستە چۆن تەسەڕفەکەی مناڵەکانە چۆنە بێ چۆن بە خێویانەکەی ئەمانە کڕۆکی ئامادەکاری پێش زەواج و لە کاتی زەواجیشن